ئێمە لە ساڵی 2010 ئیشی بازرگانی شیرەمەنیمانە کرد هەستاین وتمان لە جای ئەوەی ئەو پارەی کە خۆمانی لێرینە دەرەوە با خزمەت بەم شارەی خۆمان بکەین و خۆمان کارگەدار بنین. ئێمە کە ئیشمان لەو بابەتەکرد ئیشی خۆمان بوو بۆ فرۆشتنەکەی زۆر ئاسان بوو هەستاین وەکەوەی کە کارگەیەکمان بینی کارگەی ئایسکرێم بوو بە کاملی کڕیمان مەکینەکان ناوی دەستگاکان ناوی کۆن بوو گۆڕانکاریمان لێ کرد لەبەرەوە هەموو شتێکی تەواو بوو ئیجازەی هەبوو هیچ کێشەی بۆ ئێمە نەبوو بەڵام مۆدێلی مەکینەکان کۆن بوو گۆڕیمان بە مۆدێلی تازە. لە کارگەی ئایسکرێم تقریباً بۆ 50 نوع بەرهەمی ئایسکرێممان هەیە بریتین لەوانەی کە 10 بۆ 15 نوعی بڵێن چرکەی پێوەیە ئەوەکانی قاپی ئایسکرێمە اینجا سەواڵی هەیە قاپی سەفەریمان هەیە تاکە کارگەیە لە عێراق یەکەم بەرهەمەکانی قاپی سەفەری بۆ ماڵان دەرکرد. ئایسکرێم یەکێکە لە شیرەمەنیەکان کە لە پێکاتەکەیدا مەوادی وەکو شیر هەیە شیر شەکر ڕۆنی نەباتی گیایی و لەگەڵ ئاو ئێمە لێرەدا لەم بەشەی کارگەکەیە هەڵس گیراوەکە ئامادەکەین ئیشی ئێمە میکسینگە بەپێی فۆرمولای هەر جۆرێک لە ئایسکرێمەکە هەدەستین بە گرتنەوە بە تێکەڵکردنی ئەو مەوادانە و ئامادەکردنی بۆ بەشی بەرهەمهێنان بۆ بەشی ئینتاژ دیارە سەرەکی ترین پێکاتەی ئایسکرێم ئاوە و دواتر شیر و دواتر شەکر و ڕۆن جگە لە مەوادی تایبەتمەندی کیمیاوی کە ستابلایزەر و ئیملیسیفایەرەکانن مستەحلەباتن کە دەورێکی ئەساسیە بینن لە پێکاتەی ئایسکرێمدا ئێمە لێرە بە کۆمەڵێک لە مەکاین ئیشکارەکانمان ئەنجام دەین سەرەتای ئیشی ئێمە لە ئامێرێکەوە دەست پێکات بە ناوی میکسەرەوە کە هەدەست ئیشی میکسەرەکە تێکەڵکردی مەوادی وشکی سەرەتایی شەکر و شیر و ماباقی مەوادیکە مستەحلەبات لەگەڵ ئاوەکەیە بە شێوەیەک کە تەجانوسێکی تەواو دروست ببێت لە نێوان گەردیلەکانی ئەم پێکاتانەیە لە ستێپی کۆتایی گرتنەوەکەیە ئیزافەی ڕۆنەکرێ ئیزافەی دەهنەکرێ دەهنی نەباتیەکرێ بەپێی فۆرمولەی تایبەتمەندی ئەو ئایسکرێمە تاوەکو پرۆسەی گرتنەوە لێرە تەواو دەبێ و گیراوەیەک خەڵیتێکی چوونیەکمان دەستەکەوێت لە دواتر پرۆسەکانی کە دەست پێەکات دروستکردنی ئایسکرێم پرۆسەیەکی درێژخایەن و معقەدە یعنی ئەوە نییە لە شوێنێکدا و بە ئاسانی دروست بکرێت لە دوای گرتنەوە وەکو معلومی جەنابتانە هەموو مەوادێکی سەرەتایی کۆمەڵێک لۆ مایکرۆباتی تایە هەر مەوادێکی ئەوەلی ڕێژێکی ستاندارد یان ئەوە لە لۆدی مایکرۆبیتایە ئێمە بۆ ئەوەی ئەم لۆدە مایکرۆبیە لە ناو گیراوەی ئایسکرێمەکەماندا نەهێڵین هەڵدەستین بە پاستۆرایزکردنی بە بەستەرەکردنی گیراوەکەمان ئەوەش بە ئامێری HTSC یعنی های تمپریچەر شۆرت تایم بە پلەیەکی گەرمی بەرز و کاتێکی کەم ئەم ئامێرە هەڵدەستێ بە پێدانی شۆکێکی حراری بە گیراوەکە لە چەند چرکەیەکە پلەی گەرمیەکەی بەرزەکاتەوانێ بۆ 80 پلەی سیلیزی و بە پێچەوانەوە دایە بەزێنێتەوە بۆ 5 پلەی سیلیزی ئێمە چەند جۆرێک لە
ئەحێ مەهجەری مایکرۆبایتمانەیە مایکرۆباتێکمان هەیە کە لە بەرگەی پلەی گەرمی بەرز ناگرێت کە ئێمە پلە گەرمیەکە بەرزەکەینەوە ئەو مایکرۆباتانە لەناو ئەچن کە حەزیان لە پلەی گەرمی بەرز نییە و لە هەمان کاتا لە پڕێکا وەکو شۆکێکی حراری پلەی گەرمیدا ئەبەزێ بە ڕەنجێکی زۆر ئەو مایکرۆبانات ئەو ئەحیامەجەریانە لەناو ئەچن کە حەزیان لە پلەی گەرمی بەرزە بە پێچەوانەوە لە پلەی گەرمی ساردا ناتوانن بەردەوامی بە نمووی بەردەوامی بە گەشەی خۆیان بن و ئەم بەستەرە سەری ئەپۆی لە وەکو ڕێژەیەکی ستاندار 73 پلەی سیلیزیە بۆ زۆرێک لە مەعاملی خۆراکی بەڵام لە مەعاملی ئایسکرێمە ئێمە چەند پلەیەکی سەدی دەرەجەکەمان بەرز کردووە تەوانێ لەبەر ئەوەی لە ئایسکرێمە ڕۆن هەیە یەکێک لە پێکاتە سەرەکیەکانی ئایسکرێمە ئەم ڕۆنە وەکو غولافێک وەکو پەردەیەک کە ناهێڵێت بەکتریاکە لە ناو بچێت پارێزگاری ئەکات بۆیە ئێمە پلەی گەرمیەکە تۆزێک زیاد دەکەین لە ئەم سیستەمەیە HCSTەیە تاوەکو گەرمی پێویست بگا بە پشتی ڕۆنەکە و هیچ بەکتریایەک لێرەیە نەتوانێت بڕواتە بەشی بەرهەمهێنانەوە و پاست کۆنتامینیشن تەلەوثی سانەوی ڕوونەیە. بەپی سیستمی هەسەب هەزارد ئەنالیسیس کریتیکال کۆنترۆل پۆینت ئێمە چەند جۆرێک مەترسیمانەیە مەترسی فیزیاوی مەترسی کیمیاوی و مەترسی مایکرۆبی مەترسیە فیزیایەکان ئێمە بە دانانی فلتەرەکان کۆنتترۆڵی ئەم مەترسیە دەکەین و مەترسی کیمیاوی دیارە لەلایەن لیژنە تایبەتمەندەکانی حکوومەتی هەرێمەوە پێش بەکارهێنان پشکنین بۆ ئەمەوە دەخاوەکانی ئێمە دەکرێت و مەترسی مایکرۆبیش وەکو باسم کرد بە جیازی پاستۆرایزەر هەڵدەستین بە بەستەرەکردن و کۆنتترۆلکردنی ئەم مەترسێ. ئایسکرێم ئەبێ هۆمۆجینایز بکرێن بە ئامێری هۆمۆجینایزەر هۆمۆجینایزکردن مەکینەی تەجنیس ئیشی ئەمە چییە؟ هەدەستێ بە تێکشکانی گەردیلەکانی ڕۆن و بچووکردنەوەیان بۆ قەبارەیەکی یەکسان بەمەش مەساحی سەطحی لە ڕۆنەکە یا زیاد دەکا و بەندی هاوبەشی زیاتر و باشتر لە نێوان ڕۆن و پرۆتیناتی شیرا دروستە بێ کە دواتر ئەتوانن پێکاتەیەکی گونجاو بەو ئایسکرێمە ببەخشن کە من ئەمەوێت دیارە لە دوای هۆمۆجینایزەوە لە دوای تەجنیسەوە گیرەوەکە ئەڕواتە بەشێکەوە کە بەشی بەرهەمهێنانە و لە مەخازنی تایبەتە کە پلەی گەرمی دیاریکراویان هەیە لە 5 تا 10 پلەی سیلیزیە هەڵدەگیرێت لێرەدا پێش ئەوەی خێرا بەرهەمەکە بڕواتە سەر بەرهەمهێنان بۆ ماوەی چەند کاتژمێرێک لەم تانکیانە دەمێننەوە مەبەست لە مانەوەکەی بۆ دابینکردنی پرۆسەی تەحقیقە یعنی بۆ ئەوەی کە مەوادەکە بە جوانی بۆندەکان دروست بێەوە هەروەها هەموو پێکاتەکان بە جوانی شوێنی خۆیان بگرن لە دوای چەند کاتژمێرێک لە تەحقیق و لە مانەوەی گیراوەکە لە تانکیەکاندا ئەڕواتە بە ڕێژەی پێویست ئەڕواتە سەر بەفرگرەکان و فرێزەرەکان و دواتر بۆ مەکینەی تایبەتی بەرهەمهێنانی ئایسکرێم کە ئەماش بە شێوەیەکی میکانیکی و بە شێوەیەکی ئۆتۆمات و پێویستە بە و بوارەوە.
لەم کارگەیە تقریبا 200 کارمەندمان هەیە 16 کاژمێر کارەکەین ئەگەر پێویست بکە بە ئەزافیشمانیشکەیە ئێمە لە زاخەوە تا بەسرە بیگری هەموو مەحافەزەکانی عێراق وەکیلی خۆمانمان هەیە حتا بارمانیش ناردێتن دەرەوەی هەرێمی کوردستان بۆ سووریا بارمان ناردووە ڕۆژانە 130 بۆ 150 تن ئایسکرێم ئەتوانین ینی بەرهەم بێنین لە شیرەمەنیش هەمان شت ینی 250 بۆ 300 تن ئەتوانین لە ڕۆژێکە بەرهەم بێنین. باش ئەوەی کە شیرەکەمان لە ژووری شیرۆ گوازرا بۆ چوری هۆتەی بەرهەمێنان پاشان لێەوە دەگوازێتەوە نقلی تانکیەکان ئەکرێ لە تانکیەکانە ئێمە تانکیەکانمان سێ ڕووپۆشی هەیە ڕووپۆشی دەرەوە پارێزگاری لە شیرەکە ئاکات ڕووپۆشی دووەمیان کە ئایتایە بۆ شیرەکە خراپ نەبێت و بە شێوەیەکی باش بمێنێتەوانێ پاشان ڕووپۆشی سێمیان کە داپۆشایە بۆ شیرەکە و بۆی پارێزگاری لێ بکات پاشان لێەوە دەقلەکرێ بنەوە فرێزەرەکانمان لە فرێسەرەکانمانە سیستەمی تایە کە خستیەکاتەوانە باش خستکردنەوەی شیرەکە و تەواو گۆڕانکاری تیا بەسەرها دەگواتێتەوە بۆ دەستگاکانمان لە دەستگاکانیشمانە کە نقلەکرێتەوە بۆ ناو خاپەکان لە خاپەکانی شەوانێ بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەکرێتە ناو خاپەکان و کارمەندەکانمان نقلی بەڕادیەکەن پاشان ئێمە داواکاری ڕۆژانەمان هەیە بە پێی خواتی بریکارەکانمان ڕۆژانە بەرهەمەکانمانە گۆڕە تقریبا ڕۆژی 15 بەرهەمێنین بەڵام ئێمە بەرهەمەکانمان ڕۆژانە گۆڕ بە پێی بریکارەکانمان ئێمە ڕۆژانە 15 بۆ 20 جیهاتمان ئیشەکە بە بەردەوامی. یەکێک لە بەرهەمەکانمان کە ئەمە فکرە و داهێنانی خۆمانە و تایبەتە بە کارگەکەمان لێرە ئەم بەرهەمەمان کە پێکهاتووە ئەم بەرهەمەی ئێمە پێکهاتووە لە دوو بەشی بچکێتەوە بەشێکی مۆتایە ئەمە فکرەی خۆمانە و کە بەلای مناڵ و بەلای مشتێرەکان و مەرغوبە تامێکی خۆشیشی هەیە فکرای مۆدەکانی ئەم بەرهەمانە لە دەرەوە هاورداگەن هاوردەی ناو کارگەکەمانەکرێت. یەکێکی بە بەرهەمەکانمان ئەم چلوورەیە کە لای دەبڵ ئەودا ئەم چلوورەیە شەربەتەکەی خۆمانێک گرینەوانێ خۆمان حاضریەکەین لێرە ئەکرێتە ناو فرێزەرەکانەوانێ ئەیبەچێت و پێڵەن چلوورەی دووچلکە بەتامی جیاوازەمانە بەتامی قەیسی هەمانە بەتامی کۆکاکۆلا هەمانە بەتامی هەنجیر هەمانە بەپێی تامەکانە گۆڕێ ئەم چلوورەیە تامێکی مەرغوبی هەیە. ئێمە ئەم بەرهەممان هەیە 8 عەدەدیمان هەیە 12 عەدەدیمان هەیە و 15 عەدەدیشمان هەیە ئەم بەرهەمە بە چەند ڕەنگێکی جیاوازە بە 4 ڕەنگە بە شێوەی نەخشتەیەکدا کێشراوە کام و بوونێکی مەرغوبی هەیە و بەلای مشتەرەکانیشمانەوە زۆر مەرغوبە ئەم بەرهەمە تکرێک قەبارەکەیە گۆڕ بەپێی قاپەکان بەپێی وەزنەکەیە گۆڕێ بەپێی کارتۆنەکەیە گۆڕێ ئەم بەرهەمەمان ئەم بەرهەمەمان ئەو بەشەی کە 8 عەدەدیە عەلیبابا و قاوەمان بۆ زیاد کردەوە بەڵام ئەوەی کە بچووکە هەر 4 ڕێنەکە و بە شێوەی شکلەتی جیاواز و مەرغوبە. یەکێکی لە بەرهەمەکانمان کە تازە هاتووە کە ئەم ساڵ دەرمان کردووە کە ئەوی گونێشتیە ئەمیش ئەم گونێشتیە تاموبۆنێکی خۆشی هەیە
زۆر مەرغوبە بەلایەوە دوو ڕەنگە کە بە شێوەیەکی پارێزرا و بە شێوەیەکی ئۆتۆماتیکی لە دوای کە لە فرێزەرەکانەوەێت نەخی جیهازەکە ئاکرێت پاشان ئەکرێتە ناو بەڕادەوانێت لە پلەیکی حەوت لەی تیلیڤزیا کە پاشان بەستی و چونکەکە گرتی پاشان بەس بەمسکەیە ئەڕۆ بە دەستگاکەیە بۆ ناو تلیفۆنەکان لە تلیفۆنەکانەوە بەسەی کارمەندەکانێکە ناو پاکەتەوانێ بۆ ناو بەڕاد ئەم بەرهەمە تامەبۆنێکی جیاواز و مەرغوبی هەیە بە شێوەیەکی تەندروست بەرهەمەیە زۆر تامیبۆنی خۆشی هەیە. بۆ پشکنینی هەموو ئەو بەرهەمانەی کە ڕۆژانە بەرهەمی دەین لە کارگەکەمان چەند پشکنینێک ئەنجام بدەین پشکنینی کیمیایی، پشکنینی فیزیایی، پشکنینی مایکرۆبایۆلۆجی بۆ بەرهەمەکانمان هەموو بەرهەمانەی کە ڕۆژانە بەرهەمەیەن لێ ئەو پشکنیانانیان بۆ ئەنجام بدەین بۆ ئەوەی کە بەرهەمێکی دروست و باش و تەندروست بنێرینە بازاڕەوە بۆ هاوڵاتیان. ئێمە ئەو شتانی کە لە هەرێمی کوردستان هەیە کوالیتیان ئستەندەرە و فەحسەکرێ لەلایەن ینی بەشە تەندروستیەکان و یان نمونەی لێبەن و فەحسیەکەن هیچ کێشەیەک نییە بەڵام ئەو شتانی کە لە حدودیەتە ئێرەوە لە هەرێمی کوردستان زۆربەی کێشەی تایە هەندێک مەواد هەیە لە هەرێمی کوردستان قەدەغە کراوە بەڵام هەندێک مەواد هەیە لای ئەوان کە یەت کوالیتی بەرز نییە و تێتە ناو هەرێمی کوردستانیشەوە جگاوەی کە دێت حکوومەتی ئەوان ینی خزمەتێکی زۆر چاکیانی کردووە مەثەن دامیانەکە کارەبای باشەیە غازی باشەیە گازی باشەیە کارمەندەکانی هەرزانترن بەڵام ئێمە هەموو شتێک عکسیەوەیە و جگەرەوە لە حکوومەتەوە هیچ هاوکاری نەکراوین ینی تۆزێک ئەبێت پێویستە ینی پێویستە حکوومەت ئاگای لە کارگەکان بێت. ئێمە داواکەین بەس پشگیری بکرین ینی من مەوادی ئەوەلەکەم یێنن گومرکەی زیاترە لە مەوادێک کە بە کاملیەتە ناوەوە هەروە دابنین سیارەیەکی ماس کە یێتە هەرێمی کوردستانەوە گومرەکەی ئەگەر $1000 بێ من بەس قاپەکەی بە $3000 بە $2000 ێنمام دیمەوە یعنی مەوادەکەی من گومرکەیم زۆرترە تا ئەو گومرکە بە حازریەتە هەرێمی کوردستانەوە. هەندێک ینی لە سەر سنوورەکان ینی بەداخەوەم ساڵێم لەوەیە کوالیتی تەواو نەبێت ئەگەر لە هەرێمی کوردستان نەبێت ئەگەر لە عێراقیشەوە بێت هەندێک شت داخل ئەکرێت بە کوالیتی داخل ناکرێت بۆ هەرێمی کوردستان من بە هاوڵاتیان ئەڵێم ئێمە ناڵین ئێمە خاوەن کارگەکان با ئێمە نەڵێن باسی خۆمان نەکەین با لە تەندروستیەوە لە سەحەوە لژنەکان ڕۆژی سێ لژنە خۆیە کاتە کارگەوە ینی لەخوا بەزای بە من بە فەقرەواڵێم لە هەرێمی کوردستان تەندروستی جەماعەتی جۆری کۆنتترۆلی جۆری و جەماعەتی سەحە بە شێوەیەکی جوان ئەگەڕێن بە ناو کارگەکانە یعنی یەن و غەڵەت من نەمن لە هەر کەس قبول ناکەن یعنی ئەم شتە ئەبێ ینی لە ڕێی کەناڵەکان و ئەبینن لیژنەکان چۆنێتی گەڕەخوا ئەبێ دڵنیا بوون لە بەرهەمە ناوخۆیەکان هەموو وڵاتەکانی عالم ینی سیرەکەی خۆشەویستیان هەیە بۆ بەرهەمی خۆیان بەڵام بەداخەوە ئێمە ینی دەست بۆ بەرهەمی خۆمانە بینێن نایبە دەست بۆ بەرهەمێکی دەرەوە ئاباد ئەمە ئەگەر من و تۆ هاوڵاتیان خۆشەویستیمان بێت ئێمە کورد ئەوە کە تێگەیشتوین هەموو کوردێک خۆشەویستی هەیە بە وڵاتەکەی خۆی خاکی خۆی خۆشگەرەکەی غیرەتێکی زۆر بەقوەتی هەیە کاکە ئەمیش واجبە لەسەرشان ئەمیش واجبە پشگیری بەرهەمە ناوخۆیەکان بگرێت ئەمیش واجبە حکوومەت گوێمان لێ بگرێت من تا ئێستا 10 ساڵە یەک بەرپرس نهاتووە کاکە چیتان پێویستە هیچ هاوکاریەک نەکراوی لەلایەن حکوومەتەوە هەر معنەویەن بێت هیچمان ناوێت کاکە بەڵام پشگیری بەرهەمە ناوخۆیەکان بەعام بکرێت نە بەس کارگەکەی ئێمە هەموو کارگەیەک لە هەرێمی کوردستان بڕۆ لای خاوەنەکەی سەرەکەی گلەیی زۆر زۆری هەیە
ئەڕۆیتە دەرەوەی وڵاتەڵێ وڵا ئەگەر شتێکتان پێویستە ئێمە لە ڕێی قۆنسڵەکەی خۆ ئێمەوە هەر بەرپرسیەکە توانین بگەین پێ بەرپرسی ئێمە من بۆ ناتوانم بگەین پێ کاکە بانگمان کرد گوێمان لێ بگرن ئێمە بەرهەمە ناوخۆی ڕاستیەکانین ئێمە خاوەن کارگەکانین کە هەلی کارمان دروست کردو بەڵام بۆ گوێمان لێ نەگرێت. ئێستا وەکەوەی بزانین ناوچەی پیشەسازی سلێمانی گەورەکردنەوە نییە ئیجازەی تری پێ نادرێت ئەڵەی کاکەگیان ئەڕۆمە دەرەوەی شار دەرەوەی شار شوێنێک نییە بڵێ کاکەگیان ئەوە منتەقەیەکی پیشەسازیە بڕۆ لەولا خۆراکی لەولا دروستەکرێت ئەڕۆیت بۆ دەست هەر بۆ عەرزەیەکە بێ ئەڵە زراعیە من خۆمان عەرزەمان هەیە ئەڵە زراعیە نابێت بکرێت بە شیرەمەنی شیرەمەنیش بەشێکە لە زراعە. بۆچی ئێمە بڕۆ سەر سنوورەکان هەموو سیارە لە دوای سیارەوە ساوە شتە نێریە ڕۆیشتنمان نییە بەس شتێتە ناو تاکەی ئێمە لە کۆنفرانسەکانە دانیشین گوێمان گوێ ئەگرین ئەڵێ ساڵی ئەوە ملیۆن دلار لە حدودی فلان حدودەوە هاتە کورسانەوە ساڵی ئەوە هین زیای کردووە ئەی ناردەمان چییە هیچمان نییە ئەی من بەخوا من خۆم عیبم گوێ لەو شتان ناگرم لە هەموو وڵاتێک ئەڵێ بایی 10 ملیۆن هەروە مەسەلەن 10 ملیۆنم هێنا 20 میلیۆنم فرۆشتووە ئێمە بەس ئەیێنی